بە پێی سحاقی انتخابی ئەوەی کە پێوترێ بەرکەوتی هەڵبژاردن دەبێت کورد پارێزگار بێ بە حکمەوەی لیستی کوردستانی لە هەموو لیستەکانی تر زیاترە ژماری ئەندامانی لەناو ئەنجومەنی پارێزگار لە ماوەی 6 مانگی ڕابردوو زۆر ئەم بابەتانەمان لە کۆبوون و دووقۆڵەکان ینی مەکتەبی سیاسیەتی و پارتی لەگەڵ برادرانی پارتی باس کردووە ئەوان سەرەتا وەکو پێویست ینی ئەو جدێتێکەوە یەکێتی بۆ ئەوان نەیانبوو سەرەتا لەسەرەوەی کەوا چۆن ئەنجومەنی پارێزگا بخەینە گەڵ دواترەوە بوو لیژنەی چاوەشی چوارقۆڵیمان پێکەنە تەنها یەک کۆبوونەوەمان کرد کۆبوونەوەکە لە مانگی نۆکرە پێش هەڵبژاردنەکانی پەرلەمانی هەرێمی کوردستان بڕیاروا بۆ ئەوان جوابی ئەمە بدەن بۆ کۆبوونەوەی دووەم بەڵام تا ئێستا جوابیان نەداوەتەوە ئەمان ڕابن لەسەرەوەی پارێزگارێکی کورد دابنین هاوڕابن لەسەرەوەی کەوا دۆخی کەرکووک ئاسایی بکەینەوە بەڵام بیر و بۆچوونی جیاوازمانێ ئەوان پێیان وایە بارودۆخی کەرکووک تەنها لە ڕێ بەغداوە چارەسەر بێتەوە پێ ڕێکەوتنێکی جەنتلمانی ئەمە پێمان وانە ئەمە پێمان وایە هەم لە ڕێگەی کەرکووک کەرکووک ئاساییەکرێتەوە هەم لە ڕێگەی بەغدا ئەوا کرێتوانە چونکە تۆ چاوەڕێی بەغدا بکەی کەرکووک بەدڵی خۆت بۆ ئاسایی بکاتەوە من پێم وایە 6 ساڵێ